هەمومان نزانین لە ساڵی 1924 دەوڵەتی ئیسلامی ئاخر ڕەمزی ڕووخا و حاکمیەتی شەرع خرایە کەنارەوە کە دەوڵەتی عوسمانی نەما. هەرچەندە ساڵی 1970 ئینقلابی عسکەری عەلمانیەکان کرابوو بەسەر سوڵتان عەبدولحەمیدی ڕەحمەتیە، بەڵام لە 1924 بەیەکجاری ئیلغا کرایە و هیچ ئاسەوارێکی نەما لەوەی کە مسلمانان بڵێن دەسەڵاتێکی سیاسی لە گۆشە و کەنارێکی ئەم دنیاە هەیە کە ئەشێ بڵێن ئەمە خەلیفەی مسلمانانە وەلەو بە ڕەمزێکیش بێت. ئەمە نەما. لەبەرەوە لە دوای 4 ساڵ ئیمان بەنا ڕەحمەتی خوای لێبێ لە ساڵی 1928 ئیخوان مسلمینی دروست کرد. ئیخوان مسلمین دواییتر بوو بە مەدرسەیەکی پەروەردەیی فکری سیاسی ئیسلامی، زمینەیەکی بە قووەتی دروست کرد، ئومێدێکی گەورەی لە خەڵکا زەرع کردەوە کە ئیسلام قابلی گەڕانەوەیە، فکرێکی سیاسی ڕەسەنی لە ناو خەڵکیە دروست کرد کە ئیسلام پێویستی بە حاکمیەت هەیە و ئەو شەرع بۆ ئەو هاتووە کە دادپەروەری لە نێوان خەڵکیە دروستکە، مسلمانانیش مکەلەفن دەسەڵاتی شەرعی دروستکەنەوە. ئیمان بەنا ڕەحمەتی خوای لێبێ زۆر پش و درێژانە ئەم تەنزیمە گەورەی دروست کرد و قاعدەیەکی جەماوەری زۆر بە قووەتی بۆ دروست کرد. یەکێ لەو سیمانەی لەو سیفەتانەی لە بانگەوازی ئیمان بەنایە هەبوو سینە فراوانی، پەروەردەکاری، پش و درێژی بە سەبرێکی زۆرەوە. ئەم پەروەردەکاری ئیمان بەنا لە شەستەکانە فکرێکی سیاسی ڕەسەن و بە قووەتی هاتە سەر کە فکری حاکمیەتی ئیسلام لە سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ بوو بە مونەظیری سەری جیهانی ئیسلامە و لە خارجی جیهانی ئیسلامیشە بوو بەو مەدرسە فکریە گەورەیەی کە زەمینەی سەلەفی جیهادی ڕەخسان لە جیهانە. ئەوانەی کە ئاشنان بە فکری سەید قوتب بەزانن کە لە گوندێکی سیدی عەباسی مەغریبەوە دەست پێ بکەی هەتا گەیتە جزیرەکانی مەندەناو لە باشووری فیلیپین یا لە ئەندۆنیسیا لە هەر گوندێکا بی خوێنەوارێکی ئیسلامی لێبێ ئەزانە سەید قوتب چیە و ئەزانە حاکمیەتی شەرع یعنی چی و فکری سیاسی ئیسلامی چییە. سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ حاکمیەت و وەلا و بەڕائی ئیضافە کردەوە سەر داعوەکەی ئیمان بەنا ڕەحمەتی خوای لێبێ، کەوا بوو لە فترەی حەفتاکانە زەمینەیەک هەبوو فکری سیاسی ئیسلامی بە تەزکیەی نەفس و پەروەردەیەکی پش و درێژ بۆ داڕشتنی شخصیەتێکی سیاسی ئیسلامی بە قووەت، وەلا و بەڕائێکی پاک، وەلای بۆ خوا و پێغەمبەری خوا و مسلمانان هەبێ ئینەما وەلیکم الله وەرەسوولوه والذین ئامنوا، بەڕائیشی لە کافران و مرتدان و منافقان هەبێ ئینا براء منکم ومما تعبدون من دون الله. لەسەر ئەم ئەساسە فکریەوە کۆمەڵی خەڵکی تر پەروەردەبوو بوون و وردە وردە ڕوویان لە تەسەوراتێکی جیهادی کردبوو. لە شەستەکانە یەکەمین محاولەیەک کە لە میسر کرا، خۆی سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ محاولەی ئیعادە تەنزیمێکی کرد لەسەر ئەساسی ئەم فکرە نوێی کە خۆی بۆی دروست بووە، کەوتۆ ئیعادەکردنی تەنزیم و ئەوانەی کە هاوکاری بوون هەمووی ئیعدام کردن ڕەحمەتی خوایان لێبێ، بەزێکیان دەرچوو عەبدولمەجید شاذلی کە 7 ساڵ تەلەبەی سەید قوتب و ڕەحمەتی خوای لێبێ. پاشان خەتی تر بە دوای ئەوە هاتن و مەجموعەیەکی تر کە ناسران بە مەدرسەی مەدفەعی و کارمل ئەناضولی و مەجموعەیەک لەو کەسانێک کە لەگەڵیانە بوون دیسان کەوتنە سەر خەتێکی جیهادی بەڵام فاشل بوو. دوایی تەسیلێکی شەرعی زۆرتر هەبوو کە دکتۆر عومەر عەبدوڕەحمان فەک الله ئەسرە هاتە ناوی و ئەیمەن زەواهیری و عەبدولقادر عەبدولعەزیز و عەبدولآخر حەماد و ئەم برابەڕەزانەی تر کە دوایی بوون بە جەماعەی ئیسلامی و هەندێکیان بوون بە جەماعەتی جیهاد، کەوتنە ڕوبەڕووبوونەوەی مسر 10 ساڵ توولی کێشە ئەم مواجهەیە لەگەڵ حکومەتی میسری. لە سووریاش بە هەمان شێوە پێویسترا مەدرسەی مەدفەعی کە ڕووڕووی بەعسیەکان بووە، خەتێکی جیهادی دروست بوو. سەرەتا مەڕوان حەدید محاولەی یەکەمی لە شەستەکانە کرد، دوای لە ساڵی 1973 بەناوی طەلیعەی مقاتلەی ئیخوان المسلمین یەکەم جار طەلیعەی مقاتلەی غەیری ئیخوان المسلمینی ناو نابوو، دوایی بوو بە طەلیعەی مقاتلەی ئیخوان المسلمین، ئەویش دیسان پووکایەوە و دوای مەڕوان حەدید بە ڕەحمەت بێ شەهید کرا. ئەمە زەمینەیەکی بە قووەتی دروست کرد. شۆڕشی ئێرانی کە ڕوویدا دنی ئەم دەسەڵاتە عەلمانیانیان بۆ دروست بووە.
ئەمە ژوای کرد کە لە میسر محاولەیەکی تر بکرێتەوە لە شاری ئەسیوتەوە و هەتاکو ئێوارەش مجاهیدەکان شاری ئەسیوتیان تا ڕادەیەکی زۆر کۆنتترۆل کردبوو دوای ئەوەی کە مواجهەیەکی زۆریان لەگەڵ جەیش و پۆلیسا کرد کە ژمارەی کوژراوانی تەرەفی حکومەت 87 کەس ئەلەم کاتەشەوە طبعاً تر حکمی ئەعدامی ئەیمەن زەواهیری ئەمانە دەرچوو لەو زەمانە ئەوانە لە دەرەوە پاشانەوە بوو کە سادات کوژرا جا جیهادی ئەفغان دەستی پێ کرد تەفسیلی شەرعی زۆرتر بوو مرحلەیەی کردنەکەی ئیمان بەناو پەروەردەکاریەتێ تەنزیمیەکەی ئەو لە فکرەی حاکمیەت و وەلا و بەڕائی سەید قوتبەوە چووە مرحلەیەکی تر ئەوانەی کە ئیخوان بوون زۆرینەی قیاداتی ئیخوانی کە مامۆستایی سانەی و جامعەکان بوون پەڕینەوە بەری سعودیە لەوێ ئاوێتەبوونێک ڕوویدا لە نێوانی فکری ئیخوان و ئەو زەمینی عەقائیدەی کە دەوڵەتی سعودی دروستی کردبووە لەسەر کەلەپوری محەممەد بن عەبدولوهاب ڕەحیمەهو الله لێرەوە مرحلەیەکی تر گەشەی پەروەردەیی و پشودرێژی و تەنزیمی فکری سیاسی لەگەڵ هەبوونی حاکمیەتی شەرعی و تەئسیلێکی وەلا و بەڕا هاتە سەر کۆمەڵێک مسلماتی عەقائیدی کە خەتێکی سەلەفی جیهادی پێپەروەردە بوو ئەم سەلەفیە جیهادیە وردە وردە لە معسکراتی ئەفغان قووەتر بوو تەیارە سەلەفیە وردە وردە تەشەنەی کرد و ڕۆیشت و پەڕیە جێگاکانی تر لە کوردستانی ئێمەشا لە ساڵی 1952 هەتا زمانێک کە بزوتنەوەی ئیسلامی وەکو بزوتنەوە تایبەت بە خۆی دەرچوو 87 بزوتنەوەی فکری سیاسی ئیسلامی لەسەر زەمینەی ئیخوان مسلمین دروست بوو لەبەرەوە هەموو فکری سیاسی لە کوردستانی ئێمەیە ئیخوان بوو ئاحادێک هەبوون وەکو شێخ حەمدی سەلەفی کە پێیان بووترە سەلەفی و لە کۆتایی هەشتاکانیشە بدایەتی هەشتاکانیشە کە مەلا عومەر چنیانی گەڕایەوە بە ناوی مەلا عومەری سەلەفی دوای مەشهور بوو ئەجنا هەموو قاعیدەیەک کە لە منطقەی ئێمە هەبوون هەمووی ئیخوانی بوون لە ساڵی 1970 بزوتنەوەی ئیسلامی هاتەکایەوە بەڕابەرەتی مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی کێچەوە لە قیاداتی ئیخوان پێشتریش مامۆستا شێخ محەممەدی بەرزەنجی ڕابطەی ئیسلامی هەبوو و عەبدوڕەحمانی نەورەسی و يعني مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی و مەلا محەممەدی ڕازی و ئەمانە شەر مشەبع بوون بە فکری ئیخوان هەرچەنە لە زمانێکا بووتر ئیخوان نەما بوو وەکو تەنزیم لە ساڵی 71ەوە لە وڵاتی ئێمە نەما بوو لەبەرەوە زەمینەکە زەمینەیەکی فکری سیاسی ئیخوانی بوو بزوتنەوەی ئیسلامیش لەسەر ئەساسی ئەو زەمینەیە دروست بوو بەڵام لە ساڵی 1980 طبعا ئەمە ئێران دەعمیە کرد فکر سیاسی